گەرچی لە چەند مانگی ڕابردوودا وەزارەتی نەوتی ئێران و عێراق لەسەر هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆ ئێران ڕێککەوتوون، بڕیاریش بوو لە مانگی یەکی ئەم ساڵەوە ڕۆژانە 60,000 بەرمیل نەوتی کەرکووک بە تانکەر هەناردەی ئەو وڵاتە بکرێت، بەڵام تا ئێستا ڕێککەوتنەکە جێبەجێ نەکراوە. ئاخر 600 لە چی لەوەیە کاتێک کە ئەو چەلگانە بکەونەوە ئیش ئەو چەلگانە کاتی خۆی کە کۆمپانیای کار ئیشی تیاکردوون کۆدەکان لای ئەوانە تا ئێستا بەرهەمیان تیاوەستاوە، بەڵێ ئەگەرەوانە بکەونەوە ئیش ڕەنگە بتوانن بە ئەناردەی بکەن بۆ ئێران یا بۆ سۆمۆ بۆ هەر شوێنیش کە ئەناردەی بکەن، بەڵام تا ئێستاوانە نەکەوتنەوەتیش ماوەی 5 مانگە بە هەزاران بە ملیار دۆلار زەرەر لە اقتصادی عێراق و لە کەرکووکیش کەوتووە. بە پێی وتەی بەرپرسێکی کۆمپانیای نەوتی باکوور بۆ دەنگی ئەمریکا، جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان ئێران و عێراق بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک لەسەر کات وەستاوە، گەرچی ناردنی نەوت بە تانکەر بۆ ئێران قورسە، بەو پێی دۆخی ئەمنی ڕێگەوبانەکان خراپە، بەڵام عەلی حسێنی وتەبێژی حەشدی شەعبی ئاماژەی بەوە کرد ئەوان توانای پاراستنی ڕێگەوبانەکان و کاراسانیکردنیان بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆ ئێران هەیە. بەس ڕێکە پاکە، یعنی پێش 2 مانگ پاک نەبوو، بەغا و کەرکووک لە ڕێی دووس خوڕماتوو پاک نەبوو. دوای ئەپرۆشنەکە کە پشتی شاخە لەسەر خۆبەخش و لەسەر ئالای سپێکە بوو، تقریبان ئیسا جادەی ڕئیسی بەغا و بڕێن کەرکووک زۆر باشە. دیارە لەبان ئەوە کە تیجارەت وزارەت تیجارەتیشەکە تاجرەکانیشەکان مواد غیدایەکە هەردوو تەرەف یان هەردوو لایەن بەغا و بۆ کەرکووک بۆ هەرێم، یعنی جادەی ئیشەکە یعنی ئەوەیە کە معنای لە جادە مشکلەمان نییە، ترسیان نییە. ئەوە یەک دوامین هێزی شەیە، هێز عێراقی شورتە اتحادیە تقریبان هەیە، نێزیکە حەشدی شەعبیش لە دەریە سێمەمبەگە ڕێکە زۆر ئیسا زۆر باشە. کێڵگە نەوتیە گەورەکانی هاڤانە و بای حەسەن کە تا پێش 16 ئۆکتۆبەر لەژێر کۆنتڕۆڵی هەرێمدا بوون و نەوتەکەیان بۆ تورکیا هەناردە دەکرا، بەڵام لە دوای ئەو بەروارەوە بەرهەمێنانی نەوت لەو دوو کێڵگەیە ڕاگیراوە، گەرچی ڕۆژانە ژمارەیەکی کەم بەرمیل نەوتیان بۆ ناوخۆی کەرکووک لێ بەرهەم دەهێنرێت. تا ئێستا نەوتێک نییە لە کەرکووکە هەناردە بکرێت، چونکە هەردوو چێلگە بە قووەتەکەی بای حەسەن و هاڤانە ئێستا لە کاروەستاوە بەرهەمیان نییە. ئەو بەرهەمەی کە هەیە بەرهەمی چەلکانی خەباز و بابە گورگوڕە، ئەوانیش تەنها بەشی پاڵێوگاکانی ناوخۆییەکەن، پاڵێوگای کەرکووک کە 50,000 بەرمیلی پێویستە، پاڵێوگای کەڵک 40,000 وێ قەیوان و ماوە. گەرنەوتی کەرکووک هەناردەی ئێران بکرێت دەبێت بە تانکەر بە قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەدیندا ببرێتە ناوچەی گەرمیان و لە ڕێگەی دەواازەی نێودەوڵەتی پەرێزخانەوە ببرێتە ئێران، بەڵام تا ئێستا کاری ئەمنی و ئیداری بۆ نەکراوە. ئەگەرچی عێراق و ئێران ڕێککەوتوون لەسەر ئەوەی کە ڕۆژانە 60,000 بەرمیل نەوتی کەرکووک بەم جادەیەدا ڕەوانەی وڵاتی ئێران بکرێت، بەڵام خراپی ڕێگەکە لە ڕووی ئەمنیەوە و بوونی هێزێکی لە ناسراو لەم ڕێگەیە کە بە ئاڵاسپیەکان ناسراون، تاکو ئێستا نەتوانراوە ئەو ڕێکەوتنە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.